لژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا کۆبەوە و بەسەرپەرشتی بەڕێز وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان و بە ئامادەبوونی وەزیرە پەیوەندیدارەکان و دوای ئەوەی کە وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان راپۆرتی خۆی پێشکەش کرد و داتای گرنگ خستە ڕوو، لیژنە بڕیاریدا کە درێژە بەڕاگررتنی دەوامی سەرجەم قوتابخانە و زانکۆیەکان وە بەپێی ئەو ڕێکارانەی کە پێشتر لە بڕیاری یان بەیاننامەی کۆبوونەوەی ئەو لیژنەیە لە 1/12 دەری کردبوون، هەمان ئەو بڕیارانە جێبەجێ دەکرێن و لەبەر چاوگرتنی دووبارە پاراستنی تەندروستی هاوڵاتیان و قوتابی و خوێندکاران و مامۆستا بەڕێزەکان و سەرجەم فەرمانبەرەکانی سەربە و دوو وەزارەتە، وەزارەتی پەروەردە، وەزارەتی خوێندنی باڵا، ئێمە وە دوای هەڵسانگاندنی وەزارەتی تەندروستی دۆخی کۆڕۆنا هێشتا لەژێر کۆنتڕۆڵدا نییە و پێویستە ڕێکارەکانی پێویست بە خۆپاراستن لە پەتای کۆڕۆنا بەردەوام بێت و تونتر بکرێت و دوای ئەوە لە 7/1/2021 سەر لە نوێ ئەم لیژنەیە دادەنیشێت و دووبارە هەڵسانگاندن دەکات بۆ دۆخی تەندروستی و بەپێی ئەو راپۆرتایی کە وەزارەتی تەندروستی پێشکەش دەکات دووبارە دادەنیشین و بڕیاری گونجاو لە بارەی ئەو دوو بابەتە دەدرێت. حکوومەتی هەرێم بەم زوانە کۆبوونەوە دەکات سەبارەت بە موچە و بڕیاری گونجاو لەو بارەوە دەدات. وەلامان کاتیشدا ئێمە بڕیارمانداوە هەر کاتێک کە شاندی هەرێمی کوردستان، شانی دانوستکاری هەرێمی کوردستان، هەر کاتێک بە گونجاوی زانی حکوومەت ئەم هەر کاتێک بە گونجاوی زانی سەردانی بەغدا دەکات کە لە کاتێکدا لە بەرژەوەنی خەڵکدا بێت.